إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێزم، خوشکانی بەڕێز، یەکێکی تر لەو سیفاتانەی کە ئەبێتە مای ئەوەی ئینسان دڵی ڕق بێ پاشان بیشمرێ بە زەین هاتنەوەیە بە مەخلوقاتی خوایە. ئێمە لە ناو کوردەواری خۆمانە زۆر جار ئەو کەلیمەیە ئەو وشەیە بەکاردێنین ئەگەر کەسێک بێڕەحم بێ، زۆر بێ بەزەیی بێ، ئەڵێن ئەمە بۆ ئەوەنە دڵی ڕقە، ئەڵێن بۆ ئەوەنە دڵی ڕقە. ئەمە لە ئاەتی قورئانەوە وەرگیراوە. خوای تەعالا لە سوورەتی بەقەرە ئاەتی 74 خوای تەعالا ئەفەرمێ ثم قست قلوبكم من بعد ذلك فهي كالحجارة أو أشد قسوة. خوای تەعالا باسی بني ئیسرائیلەکە کەوا ئەوەندە بێڕەحم بوون، ئەوەندە بێبەزەیی بوون، ئەوەندە دڵیان ڕق بوو لە بەرد ڕقتر بوو. ئەڵێ کابرا ئەوەنە دڵی ڕقێژی بەردە. خوای گەورە خۆی زۆر بەڕەحمە، زۆر بەبەزەییە. لە صیفاتەکانی خوای تەعالا لە قورئانی پیرۆزە کە ذکر کراوە و لەو ناوە جوانانەی کە لە قورئان و لە حەدیثیشا بۆ ئێمە باس کراوە، الرەحمان، الرەحیم، الرەئوف، ئەمانە هەمووی بەڵگەن لەسەر بەزەیی و ڕەحمی خوای پەروەردگار. بەڵکو بگرە صیفاتەکانی تریشی هەر هەمووی بۆ ئەوە ئەگەڕێتەوە. ئەم هەموو ڕەحمەی کە ئەیبینین هی خوا بەسەرمانەوە وەکو مەخلوقات کە ئەژین کە هەموو شتێکمان لە ڕەحم و بەزەیی خواوەیە، و ئەو هەموو ڕەحم و بەزەییش کە هەیە لە نێوانی ئێمەی مرۆڤە و لە نێوانی مەخلوقاتەکانیشە هەموو بەشێکە. خۆشەویستەکانم، وەکو لە حەدیثی صحیحە هاتووە کە ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە ژمارە 6000 ئەفەرمێ بەشێکە لە 100 بەشی ڕەحمی خوای پەروەردگار. تەنانەت ئەو حەیوانەی کە پێی بەرزەکاتەوە نایدا بەسەر بەچکەکەی خۆیە، هەر بەشێکە لەو بەشە 99 خوای تەعالا هەڵی گرتووە بۆمان بۆ قیامەت. خوا زۆر بەڕەحمە. خۆشەویستەکانم، لە ڕەحمەتی خۆی خوای تەعالا پێغەمبەرانی بۆ مرۆڤ ناردووە، لەبەرەوەی مرۆڤ شتی لە بیرەچێ. خوای تەعالا پێغەمبەرانی ناردووە، و کۆتا پێغەمبەریش محەممەد المصطفى صلى الله عليه وسلم. خوای تەعالا لە سوورەتی ئەنبیاە ئاەتی 107 ئەفەرمێ وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمين. خوای تەعالا پێغەمبەری نەناردووە ئیلا بۆ ئەوەی ببێ بە ڕەحمەت و بەزەیی بۆ هەموو جیهانیان، نەک بەس بە تەنیا مرۆڤایەتی، نەک بەس بە تەنیا موسڵمان، بەڵکو کافر و موسڵمان و هەموو مەخلوقات پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەحمەتە. شەریعەتەکەی پێغەمبەر کە خوا پێی داوە و هێناوێتی بۆ ئێمە ڕەحمەتە بۆ هەموو سەرزەوی. ئەگەر جێبەجێ بکرێ بەردیش ئیسراحەتەکە، داریش ئیسراحەتەکە، درەختیش ئیسراحەتەکە، حەیواناتەکانیش ئیسراحەتەکەن، چجا مرۆڤەکان. خوای تەعالا ئەفەرمێ لەقەد جاءكم رسول من أنفسكم، پێغەمبەرێکتان بۆ هاتووە لە خۆتان، عزيز عليه ما عنتم، تەنانەت خەفەتە خوا بۆ ماندووبوونەکانیشتان، بۆ بێتاقەتیەکانیشتان. ئەو پێغەمبەرە لە لای زۆر بە نرخە کاتێک مسلمانێک کاتێک مرۆڤێک بێتاقەتە، مرۆڤێک ها لە کێشەیە،
حريص عليكم زور سورة لسرتان حزك هرچی شاكي ام دنياي هيا بيهني بو ايوي مروف بالمؤمنين الرؤوف الرحيم او پیغمبر برانبر به ایمان داران زور ببزيه زور بسوزه. لسورة آل عمران آياتي 159 خواهي تعالى أفرمي ببيغمر أفرمي فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. برحمتي خوايا يعني هيك للرحمة كان خوايا بسر إيمان داران وبسر بيغمر صلى الله عليه وسلم كبيغمر زور نرمونيان بوا زور بالرحم بوا اگر بيغمر درج بوايه زبر بوايه وشك بوايه كسب دوري نعمه كوابو تنانت بيكنين نشمان بدم يكور رحمتي خواي پروردگار قصه خوشكان من لقال يكتريا رحمتي خواي پروردگار خوش يسكانم لحديث هاتوا بيغمري خوا صلى الله عليه وسلم فيرمانك أفرمي الراحمون يرحمهم الرحمن أفرمي كسبزيكان خواي تعالى بالرحمن بيكا ارحموا من في الأرض يرحمكم من في السماء. ايوه بزيتان بيكا بيتو لناويكا لسر زويا وكو مخلوقات كأجيان وكو مروف لنيواني يكا وكو مسلمان لنيواني يكا بزيتان بيكتريا بيتو تاخوال أسمان والرحمتان بيبكا. لحديث ترهاتوا ام حديثانا طبعا بويا سند كاني باسناكم لبر كورتي بابتك بوي كورتر به بلام دلنيا بن هرهمي لما صادروا لسرچاوي صحيحه وبو جنابتان هناهما. پیغمبر اخوا افرمي صلى الله عليه وسلم ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا للروايات ترى ويعرف حق كبيرنا. افرمي لأيمنية كسيك بزيبا بچوك كان نيتوا لأيمنية كسيك بزيو الرحمي بكسي لخو منالترا نيتوا لأيمش نية كسي الريز لبياوي قورنا قري حقي بياوي قورنا دا لأيمنية في غمر إخوة صلى الله عليه وسلم آواب وبويا أفرمي لحديثا من لا يرحم لا يرحم. هر كسي بزين يتوا بخلقا بمخلوقاتا أخواش رحمي بيناكا بويا بزي صفتك زور قرنقا خوش يسكانم تنانت في غمر إخوة صلى الله عليه وسلم بزيبا بكافر كان شاتوتو يعني تصورنا كان معاملي في غمر صلى الله عليه وسلم لقل جولكا لمدينة والله زور عجيب وزور تصور كان براينا يكروش جولكا يكني وتوأي في غمر إخوة دعوتي لمال إما في غمر نجي بشرت يكيش زور بيجار يا درمان خواديان كردوا يا مؤامريان كردوا بيكوجن ولقل ويشات شوا وماري جولكا تصور كان في غمر إخوة صلى الله عليه وسلم قرضي شي بكل لا جولكا يكر بايما فيركا يعني إما شون معاملة لقل خلقاكي روجي كان هنديك العشرة كان عرب زور آزاري في غمريان أدا صلى الله عليه وسلم تنانت زور لمسلمانان كشت لشركانا هنديك لمسلمانان دعوان كنت يعني في غمري إخوة دعاء ليبكى في غمري إخوة صلى الله عليه وسلم فرمي منن يراهم دعاء لخلق كم لعنة لخلق بكم يا ربي إخوة ثقيف هدايات بدا يك لو عشرة أنا كزور آزاري في غمري أنا دا عشرتي ثقيف بو فرمي إخوة جان هدايات ينبث الله أكبر خوي أجرته أفرمي في غمري كبو خلقي زور عزيت أنا دا باسي خوي أكا بس ناوي خوي شين هنا أي فرمو في غمري كبو خلقك زور عزيت أنا دا أيش أي فرمو اللهم اغفر لقومي إنهم لا يعلمون لكاتك كسروا مليان أشكال خوانك أهات أخوار بدم شاية أي فرمو خواي جان هدايتي قومكم بي لأن ببوري لأن خوش ببي شوك نازانا اگر من بزانن من چیم بویان هناوا چی پیامێکم بویان هێناوە چەند دڵسۆزم بۆیان قەت ئەوان وا ناکەم کێشەکە وای ئەوان نازانن نازانم بۆیە خوایە لیان خۆش بەست تیان گەێنە. خاتو عائشة جرته فرمي بيغمر صلى الله عليه وسلم ما خير رسول الله صلى الله عليه وسلم بين أمرين إلا اختار أيسرهما. هر كاتي خوا مخيري بكرده أمد أيوة أما آسانك يلا بجات بلام أجر جناح نبوايا أجر جناح بوايا بيغمر دورترين كسبوا لجناحها وقد بيغمر صلى الله عليه وسلم طولي لك بوخوي نكردوته وقد يعني كسيك أجر آزاري بداية بيغمر صلى الله عليه وسلم طولي اللي بكرده توشتي وانبو لنا راحترين كاتا آزاري أن أداء أو بزر دخنا ولا قال خلق تعاملك زلام أبو أو بريد تدي معاملة لقال بيغمر أكرد أي شيء زاني بيغمر إخوائي إيماني شيء هورد بو مسلمانيش
بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سەلەم پێکەنی و زەردەخەنەی بەدەمەوە کرد ئەمەندە بەڕەحم بوو. بۆیە خۆشەویستەکانم ئینسانی مسلمان ئەبێ زۆر بە هۆز بێ، زۆر بە بەزەیی بێ، بە تایبەت بەرامبەر بە ئەو کەسانەی کە ئەم دەستی ئەڕوا بەسەریانە. بۆ نمونە تۆ بەسەر ژنەکە تا دەستەڕوا، ئەبێ زۆر بە بەزەیی بی بەرامبەر بە خێزانت، زۆر بە بەزەیی بی بەرامبەر بە خێزانت. چونکە ئەگەر تۆ بەزەیی بە بەزەیی نەبی بەرامبەر بە ژنەکەت، ئەی مناڵەکانت بەیانی چۆن بە بەزەیی بن بەرامبەر بە تۆ؟ تەسەوڕەکەن خەڵک وا هەیە کاتێ ژنێکی تر دێنێ ئەو ژنەکەی ئیهمالەکە، نەخۆشەکەوێ ئەمرێ ئەسڵەن لای لێ ناکاتەوە، ئەسڵەن هەڵ مەسروفیشی ناکە، زۆر بە بەزەیانە معاملە لەگەڵیاکە، پاشان ئەشێوێت مناڵەکانشی لەگەڵیا باش بن. خەڵک هەیە بەرامبەر بە مناڵەکانی زۆر بێ ڕەحمە. خۆ ئێمە لە ئیسلامە کاتێ باسەکەین دائیمەن ئەڵێن با باوک مناڵ باش بێ بەرامبەر بە باوک، خۆ ئەبێ بزانین کە ئەبێ باوکیش باش بێ بەرامبەر بە مناڵ. یعنی ئەسڵەن بۆیە خوا کەم باسی کردووە، بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم کەم باسی حەقی مناڵی کردووە لەسەر باوک، لەبەرەوەی هەموو باوکی ئەبێ باش بی، یعنی ئەسڵەن کافریش بی ئەبێ باش بی بەرامبەر بە مناڵەکانت. یعنی معقولە باوک وا هەیە یعنی حەوڵ ئەدا بینی مناڵەکانی تفریقە لە بینی مناڵەکانی خۆیان دروستەکە؟ تەسەوڕەکەن ئەم فەزڵدا بەسەر ئەوە، ئەم فەزڵدا بەسەر ئەمە، مناڵی وا هەیە هیچی بۆ ناکە، ئیهمالێکە، گوێی ناداتێ، هەرچی بەسەرا بێ ئەسڵەن گوێی ناداتێ، بەڵام مناڵەکەی تری بچووکترین شت سیرەکەی بە دەمیەوەیەتی ئەڕواتە دەمیەوە، ژنی بۆ ئەهێنێ، سیارە خاتە ژێری، من خاڵی باشی بۆ ئەکە، بەڵام ئەو مناڵەکەی تری ئیهمالەکە، دوایش ئەوێ کوڕەکانی وەکو یەک، کچەکانی وەکو یەک باش بن بۆی. چۆن ئەبێ وا چۆن ئەبێت؟ یعنی تۆ ڕەحمت نەبی، ڕەحمت بەرامبەر ناکرێ. بە هەمان شێوە ژن بەرامبەر بە پیاوەکەی. تەسەوڕەکەن واللهی پیاوی وە هاتووتە لام وتێتی مامۆسا ئەسڵەن باوەڕ بکە 14 دانە ساڵە ژنەکەم وەکو خوشکم وایە، یعنی هەر حەسابم بۆ ناکە، هەرچی بێ ئەڵێ با کچەکانت بیکەن. هەنێ ژنەیە پێوەن حەساب پیاوەکەی گەورە بوو، عەفوەن مناڵەکانی گەورە بوون، ئیتر تەواو، ئیتر کە ئەنە وەکو چۆن بە سوڵتەی ماڵی کەوتە دەست و مناڵەکانیش بەردەوام تەئیدی دایکیانەکەن. ئەم پیاوە ئیهمالەکەن، بێنازیەکەن. من ئەوەم بۆ خزمێکی خۆم باس کرد، گێڕایەوە وتم کەسێ وتوێتی 14 ساڵە من ژنەکەم وەکو خوشکم وایە، هەر نزیکم نابێتەوە. پێکەنی وتی مامۆسا باوەڕەکەی من 36 دانە ساڵە ژنەکەم وایە، بەس حەیا و شەرم چی بکەم؟ یعنی ئەوانە نوێژی شەکەن، لەوانەیە ئێستا لە هاتوێتن بۆ جمعە و لە بانیش دانیش بێتن. خەڵک بەزەی بە مێردی خۆیان نەیەتەوە، بەزەی بە ژنی خۆیان نەیەتەوە، ئیتر بەزەی بە کیا دێتەوە؟ ئاخر چۆن لۆمەی بەیانی لۆمەی دەسڵاتدارێکەکەی ئەڵێ وەڵا بەزەی بە ملەتەکەیان نایەتەوە، ئێ تۆ بەرامبەر بە ژن و مناڵەکانت خراپی. ئاخر چۆن بتەوێت نازانم، من هەنێ کەسێ زۆر عەجیبم دێدی، ئیتر طبعا چەندێک مەسئولیەتەکەت بەرز بێ، مەسەڵەن مدیری دائیرەیەکی بەزەیت بە خەڵکی ئەبێ ئینسان بە بەزەیی بێ، ئیتر پلەکان بەرزە بێتەوە تا ئەگاتە ڕئیسی وڵاتێ. براینە ئیمامی عومەر ئەی فەرموو واللهی من ئەگریم خەفەت ئەخۆم ئەترسم بزنێک لە عێراق من پردەکەم بۆی چاک نەکرد بێ، بەسەر پردێک کاتێ بپەڕێ پێی لارۆ ببێتەوە ئێش و ئازار بگاتە پێی ئەو بزنە، من ئەترسم خوا لەسەر ئەوە محاسەبە بکە. الله ئەکبەر، خەڵک هەبێ لە برسا بمرێ، خەڵک فێری دزی بێ، فێری خراپەکاری و فاحیشە بێ، بەهۆی تۆ ڕئیسی و ئیهمالت کردووە. کەم ئەندامێکی فەقیری بێدەسڵات تەنها مەعاشێکی کەمی هەبێت تۆ مەعاشەکەی ببڕی یا تاخیریکەی، ئیتر بیری لێ بکەرەوە حتا مەسئولیەتەکەت گەورەتر بێ، حتا کارەکە گەورەتر لە ژێر دەستا بێ. خوا ئەم خەڵقەی خستۆتە ژێری دەستی تۆ تاقی تەکاتەوە، بۆ کەس نامێنێتەوە، هیچ مدیری مەدرسە بۆ کەس نامێنێتەوە، مامۆسای مەکتەب بۆ کەس نامێنێتەوە، ڕئیسی وڵات بۆ کەس نامێنێتەوە. یعنی هەر هەموو شتێک لەم دنیاە خۆشەویستەکانم کۆتایی پێدێ. باوکایەتیش حتا ماوە تۆ خاوەن پارە نیت و دەسڵاتت نییە و بەسەر ژن و مناڵتە، زوو فریای خۆتان بکەون.
ئینسانی ئیماندار وایە ئەبێ بە بەزەیی بین بەرامبەر بە یەتیمان، بە بێوەژنەکان، بە خەڵکی فەقیر و هەژار. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: الساعي على الأرملة والمسكين كالمجاهد في سبيل الله أو القائم الليل الصائم النهار. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: ئەو کەسەی کە چاوی هالە بێوەژن، چاوی هالە فەقیر و هەژار و یەتیم بێباوکان، ئەفەرمێ وەکەوە وایە لە پێناوی خوایە بەردەوام دیفاع لەسەر دین و نیشتمان و عەقیدە و بیر و باوەڕی ئەم چەکێکی کردوێتە شانە حتا ئاخر نەفەس. یان وەکو کابرایەک شەو ڕۆژ خەریک عیبادەت دەبێ، شەو نوێژیەکە بە ڕۆژیش بە ڕۆژوە هەموو ژیانی. ئەو کەسەی بەدەم خەڵکۆ بێ ئاوایە خۆشەویستەکانم، ئەو کەسەی بەدەمی خەڵکۆ بێ ئاوا گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: من و ئەو کەسە یەتیمێک بەخێوەکە یارمەتی ئەدا پارەی پێ ئەدا عینەن وەکو ئەوە واینە عین دوو پەنجە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوای کرد، هەردوو پەنجەی ئاوا پێ کرد، فەرمووی وەک ئەمە واینە لە بەهەشت هاین بەیەکەوە جووت لەگەڵ پێغەمبەرای صلی الله عليه وسلم. کابرایەک وتی: ئەی پێغەمبەری خوا، دڵم هەستەکەم زۆر ڕق، هەستەکەم گریانم نایە، هەستەکەم سۆز و بەزەیم کەمەوە بۆ تۆ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی نەسیحەتێکی کرد، فەرمووی بۆ ئەوەی دڵت نەرم ببێ، بۆ ئەوەی بەزەوی لە دڵتا زیاد بکە، فەرمووی نان بە هەژاران بدە و دەستیش بێنە بەسەری یەتیمەکانە. فەرمووی: فأطعم المسكين وامسح على رأس اليتيم. حەزەکەن دڵتان نەرم بێ، حەزەکەن سۆز و بەزەی لە ناو دڵتانە بچێندێ، هەژارێکتان بینی دەستی بگرە نانی بەرێ، یەتیمێکتان بینی دەست بێنە سەریا، چکە باوکی نەماوە دەست بێنێتە سەریا. ئەو ئێستا کەسی نییە نازی بکێشی، کاتێت و نازیە کێشی زۆر گەورەیە لەلای ئەو، زۆر گەورەیە لەلای ئەو. خۆشەویستەکانم، ئەو هەموو خەڵکە ئەبینین کە حاڵیان زۆر خراپە، گشتی کوڕ و باوک و کەسوکاری خۆمانن، نەخۆشن. والله خەڵکوا هەیە چەندین ساڵە نەخۆشە، براکەی ئەسڵەن سەری لێ نادا، سەردان خەڵکوا هەیە لە ناو ئێش و ئازارە ئەناڵێنێ شەو و ڕۆژ، باوکی لای لێ ناکاتەوە، کوڕەکەی لای لێ ناکاتەوە، کەسوکارەکەی لای لێ ناکاتەوە. ئێمە نازانم، ئینی نازانم خوشمان بە موسڵمان نەزانین زۆر عەجیبە، زۆر سەیرە. مسلمان یعنی ڕەحم، یعنی بەزەیی. ئەی باشە ئێمە ببینین خەڵک ئاوا لێی قەوماوە، خەڵک ئاوا قوڕ کراوە بەسەریە، خەڵک هەیە فەوتاوە، خەڵک هەیە لە ناو کێشەی گەورەیە، ئێمەش هەر ئاوا گوێی نادەینێ و ئیهمالەکەین و چاوی بە تایبەت کەسە نزیکەکانی، بە تایبەت هاوسێکانی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: ئیمانی بە من نییە کەسێ تێر بێ دراوسێکەی برسی بێ پێی بزانێ ما آمن بي من بات شبعانا وجاره جائع وهو يعلم أو كما قال رسول الله صلى الله عليه وسلم. سيكن برابر رئيسكن زور سيرة. بيغمري خوا صلى الله عليه وسلم لحديثك قدسية قصي خواي پروردگاره أفرمي خواي تعالى للروجي قيامتها أفرمي أي بني آدم فلانا كسورة بۆیە نەخۆش کەوتم نەهاتی سرم لێدەی. سبحان الله خوای تۆ نەخۆشەکەوی، تۆ نەخۆش ناکەوی. خوای ئەفەرمی ئاخر فڵانە کەسی عەبدم نەخۆش کەوت نەهاتی سەری لێ بدەی. ئەزانن هەر کەسێ بڕوا سەردانی نەخۆشیە بکە 7,000 مەلایکە سەڵاواتی لەسەرەدا، چونکە بڕێزان ئەزانن بۆ، چونکە تۆ ئەچی ئەزانی فەقیرە حاڵی خراپە یارمەتی ئەدەی، 7,000 مەلایکە سەڵاواتی لەسەرەدا. خوا فەرمی عەبدەکەم بۆ برسی بووم نانت پێ نەدام تێرت نەکردم. فەرمی خوایە گیان تۆ برسیت ناوێ نان ناخۆی؟ فەرمی بەڵێ فەڵانە کەسی عەبدم تۆ ئادناسی، جا ئەگەر خزمت بێ و ئەگەر کوڕت بێ و ئەگەر کچت بێ و ئەگەر کەسی نزیکت بێ و ئەمانە بێ وایتر وەیل هەتا گەورەتر نزیکتر قوڕ بەسەرترە، ئەتزانی و یارمەتیت نەئەدا، مناڵەکانی برسی بوون و یارمەتیت نەئەدا. پێغەمبەر صلی الله عليه وسلم حتى تەنانەت بەزەیی بە حەیوانی شەهاتوتەوە
بەڕێستان چەند جاری عەرزم کردن وتم پێغەمبەر فەرموویەتی ئافرەتێک لە داوێن پیسەکانی بەنی ئیسرائیل ئافرەتێک داوێن پیس یعنی فول ژیانی گوناحە فول ژیانی گوناحە غەرقە لە ناو گوناحە ڕۆژێکیان ئەبینێت تووتکێک زوان ئەخشێنێتە زەویە سەیری ناوی بیرێکە کات تینێتی برسێ تینێتی پێویستی بە ئاو هەیە ئەو ئافرەتە دا ئەبەزێ بە پێڵاوەکانی خۆی ئاو دەرەکاوی کا بەدەمی ئەو تووتکەوە خوای تەعالا لەبەر خاتری ئەو بەزەیەی کە لە ناو دڵایەتی خوای گەورە ڕەحمی پێکاو عەفوێکات. بەڵام ئافرەتێکی تر پشیلەیەک سجنەکە نایەڵێ سەربەست بێ لە ژیانە سجنێکە حتاوەکو ئەتۆپێ ئەو پشیلەیە. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم بەهۆی ئەو پشیلەوە خوای گەورە ئەی خاتە ئاگری جەهەنەمەوە. الله حیوانێکی بەسە زمان ئەی ئەوانەی کە بوونەتە سەبەبی مرۆڤ خۆی بسووتێنێ مرۆڤ خۆی بکوژێ ئەی ئەوانە بوونەتە سەبەبی ئەوەی کەوا مرۆڤ بکوژن ئەی قوڕ بەسەری ئەو کەسانەی کەوا خەڵکیان کوشتووە مناری خەڵکیان بێباوە کردووە ژنی خەڵکیان بێوەژن خستووە جەرگی دایک و باوکانیان سووتاندووە ئەی ئەوانە چوون. ڕۆژێکیان عەبدوڵای کوڕی ئیمامی عومەری کوڕی خەتاب ئەدا بەلای بڕێک گەنجە ئەبینێت تیر ئەوەشێنن حیوانێکیان داناوە تیر ئەوەشێنن کابرایەک حیوانێکی خۆی هێناوە دایناوە ئەوانش تیری لێدەن هەر تیرێ بە هەڵەیە بچێ بۆ خاوەنی حیوانەکەیە ئەو کاتە دیارە تیر پارەی کردووە قیمەتی کردووە. عەبدوڵڵا ئەما بینێ هەر زۆر سەری سوڕەمێنێ کوراواڵێەوە خەریکی چین والله گوێم لە پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ حیوان بکا بە نیشان بەری لعنەتی خواکەوێ ئێوە چۆن حیوانەکەن بە نیشان و تیری تێگرن نابێ. داواکارم لە خوای گەورە بخاتە ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە بەزەی بخاتە ناو دڵمانەوە یا ڕەبی خوایە دڵمان نەرم کەی یا ڕەبی دڵمان ڕەخ نەبێ یا ڕەب العالەمین خوایە بخاتە ناو جوانەکانی خۆت بخاتر ئیسمی عەظەمی خۆت دامەزراومان کە لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خۆشەویستی و برایەتی و خەیتە نێوانمانەوە تەبایی بخەیتە نێوانمانەوە یا ڕەبی ڕەحم بە دایک و باوکمان بکەی ڕەحم بە برا و خوشکانمان بکەی یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکان بدەی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکان بدەی یا ڕەبی خوایە موسڵمانێک کێشەی هەیە بەس ئەوە نەی بۆ من نووسیوە نووسێتی مامۆستا پێویستم بە دوعای موسڵمانانە یا ڕەبی خوایە ڕەحمی پێ بکەی یا ڕەبی احتیاجەکەی بۆ جێبەجێ بکەی یا ڕەبی کێشەکانی بۆ چارەسەر بکەی یا ڕەبی خوایە بخاتە ناو جوانەکانی خۆت کاربەدەستانی ئەم وڵاتە بە بەزەیی بکەی ڕەحمیان پێ بکەی وایان پێ بکەی خزمەتی ملەتی خۆیان بکەن یا ڕەبی خوایە بخاتە ناو جوانەکانی خۆت کوردستانمان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری دەستی زاڵمان و ستەمکارانمان لێ بە دوور بگری ئامین ئامین.